سڵاوتان لێ بەڕێزان خۆشحاڵم جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی بۆچوونەکانتان لە سێهەم ڕۆژی جەژنی ڕەمەزاندا کە ئەمڕۆ دواڕۆژی ئەم جەژنەیە و لێرەدا ئەم پرسیارە دەکەین کە چۆن جەژنتان بەڕێ کرد لە کاتێکدا کە لە دوو ڕۆژی ڕابردوودا ئێمە هەردوو تەوەرەکە تایبەتمان کرد بەم جەژنە. یەکێک لە تەوەرەکان قسەمان لەسەر سەرنج و پەیام و داواکاریەکانی ئێوە کردووە بە تایبەتی ئەو پەیامانەی کە لە یەکەم ڕۆژی جەژندا هەتان بوو و دوێنێش باسمان لە قەیرانی دارایی کردووە ئایا تا چەند کاریگەری هەبووە لەسەر بەڕێکردنی ئەم جەژنەدا. ئەمڕۆ ئەم پرسیارە دەکەین لەگەڵ کۆتایی هاتنی جەژنی ڕەمەزاندا دەپرسین ئێوە چۆن ئەم جەژنەتان بەڕێ کرد لە کاتێکدا کە لە دوو ڕۆژی ڕابردوودا ئێمە کۆمەڵێک سەرنج لامان دروست بوو سەبارەت بەوەی کە ئێوە کە قسەتان لەسەر کرد بەوەی کە هەندێک کەس پێی وابوو کە ئەم جەژنە ئەوان بەشداریان نەکرد لەبەر ئەوەی هێزەکانی پێشمەرگە ئێستا لە ناوچە دابڕێنراوەکانن و لەبەر ئەوەی کە ژمارەیەکیان بوونەتە قوربانی و خێزانەکانی لە ئێستادا نەیانتوانی وە بەشدار بن لە خۆشیەکانی جەژندا ئەوان ئەم جەژنەیان بە جەژنی خۆیان نەزانی و لەگەڵ ئەوەشدا دیارە پیرۆزباییان لە پێشمەرگەکان دەکرد و دوێنێ هەندێک لە بەشداربووانی پرۆگرامی مایکی خەڵک ئاماژەیان بۆ دەدەکە قەیرانی دارایی کە لە ئێستادا بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە نەناردنی بودجەی هەرێمی کوردستان دواکەوتنی موچەی فەرمانبەران کاریگەری هەبووە لەسەر بەڕێکردنی ئەم جەژنەی ڕەمەزاندا. لەگەڵ ئەمەدا بەڕێزان ئێمە ڕەنگە ئاماژە بە ڕووداوە سیاسەکان بکەین، ئاماژە بە کێشە سیاسەکانی ئێستای عراق و هەرێمی کوردستان بکەین و لەگەڵ ئەمەدا چۆن ئێوە توانیتان ئەم جەژنە بەڕێکەن. لە فەیسبوکەوە بە ناونیشانی facebook.com/nariatv دەتوانن بۆچوونەکانتان بنێرن وەکو هەموو ڕۆژێکیش لە ڕێگەی ڤیدۆسکای بەوە دەتوانن لەگەڵماندا بەشدار بن. خەدر لە ڕانیەوە یەکەم پەیوەندیمانە. ئەم کاتت باش. ئەو کاتت باش کاکشمان دەستخۆشی بەرنامەت لێ دەکەم و پیرۆزبای جێژنیش لە هەموو کارمەندانی NRC و هەموو گەلی کوردستان دەکەم. زۆر سپاس لە ئێوەش پیرۆز بێ کاک خەدر، فەرموو. بەڵێ بەڕێزی وەڵاهی کاکشوان بڵێن و نەڵێن وەکو ساڵانی ڕابردوو نەبووە جێژنە بەڕاستی کەم و کوڕیەکەی ینی پێیوە دیار بوو بەڕاستی بڵێم خەڵک بێزەوقە خەڵک ینی وەسبی تەواو نییە لەباری ئابوووریەوە و پێشمەرگە ناوە شەهید دەبن بەڕاستی بڵێم خەڵک دڵتەنگ بوو بەڵام لەگەڵەوەشدا ینی جێژنەکەن هەر بەڕێ کرد بەڵام بە چارێکی ساڵان نەبوو. ئەگە پرسیارەکەت هەبی پرسیارەکەم تەنها ئەوەیە هەر ئەم کێشانە بووای کرد کە پێت وا بێت ئەم جەژنە جیاواز بوو؟ ئەرێ وڵا ئەی کاکشوان چۆن وانە ئەرێ وڵا کابرا شەهید دەبی پێشمەرگە هەر کوڕی ئەو میلەتەیە و خزم و کەسی واسی ئێمەیە ئەوە لەلایەک بمانەوێ و نەمانەوێ ینی فەقیر و دەستکورتیوا هەیە نەیتوانێت دێژن بەڕێکاوەکو پێویست ینی بودجە بەسێم بە 4 مانگان دارێکی معاشدەن ینی بودجەی هەرێمی کوردستان نایە بەڕاستی بڵێم. بەڵێ سپاس بۆ کاک خەدر لە ڕانیەوە. ڕێیان لە بادینانەوە. ئەم کاتت باش. ئەم کاتت باش جەژنت پیرۆز بی. زۆر سپاس لە تۆش پیرۆز بێ کاک ڕێیان. جەژنی ئەو پێشمەرگانەش پیرۆز دەکەم ئێستا لە سەنگەرن. بەڵێ کاک ڕێیان ئەم جەژنە چۆن بەڕێ کردووە؟ وەڵا ئەم جەژنە ئێستا بەڕاستی ئێمە لە ناو قەیراندا جەژنەم پێخۆش نەبوو بەڕاستی بەڵێ. قەیرانەکان ڕێگر بوون لەوەی کە تۆ بەشداربی لە خۆشیەکانی جەژن؟ ئەرێ وەڵاتی ئێستا چ قەیرانی زیاتر کاک ڕێیان چ قەیرانی زیاتر کاریگەری هەبوو لەسەر بەڕێکردنی جەژن لەلایەن تۆوە؟ وەڵا دارایی و موچە ناتوە ئێستا و ئەوانە. فەرمانبەری جەنابەت؟ بەڵێ جەنابەت فەرمانبەری؟ بەڵێ. موچەت وەرنەگرت بوو لە جەژن؟ نەخێر موچەم وەرنەگرت ئێستا ئەمەش کاریگەری هەبوو لەسەر دیارێ وەڵا کاریگەری هەبوو لەسەرمان. بەڵێ جەژنەتان پیرۆز بیت دووبارە و جەژنی پێشمەرگەش پیرۆز دەکەم. زۆر سپاس دەکەین. سپاس بۆ پەیوەندەکەت. عەزیز لە چەمشەماڵەوە. ئەم کاتت باش کاک عەزیز. کاکشوانی بەڕێز ئەم کاتت باش. هەموو کاتێکی باش. فەرموو کاک عەزیز. پیرۆزە لە هەموو کارمەندانی NRC بەڕێز دەکەم. سپاس دەکەم کاک عەزیز. کۆمەڵانی خەڵکی کوردستانی بەڕێز دەکەم. بەڵێ هەموو پێشمەرگانەیەکەم کە ئەمڕۆ چینیان ناوە بە گولەوە بۆ خاکی کوردستانی بەڕێز. بەڵێ جەژن خۆشە بەس بەداخەوە جەژن لە هەندێک کاتە لە ئینسانەکان تێکەچێ سەنتەری ژیانی لێ تێکەچێ ئەیکەن بە جیهانی بەداخەوە. لای تۆ چۆن بوو کاک عەزیز؟ بەڵێ دووبارەکەرەوە. لای تۆ چۆن بوو ئەم جەژنە چۆن بەڕێت کرد؟ بەلای منەوە جیهانم بوو وەکو جارەکەی ئاماژەم پێدا
بۆ کاک عەزیز ئەندامێکی کە داناغازم بەبێ هۆ دەرمیان کردووە لێرەوە جژنە پیرۆزە لە کاکاشتی ولامی یەکەم ئەگەر بفەرمێ بۆ یەک دقەیەکیش بێ تا بتوانم چاپێوەدنی پێ لەگەڵا بکۆم و باسی حەق و حقوقی سووتانی خۆمی بۆ بکەم بەداحەق لە هیوادارم لەڕێی تیڤێ بەڕێزەکەی ئێوە ئەو پەیامە بگاتە لایکی. بەڵێ سپاس بۆ کاک عەزیز لە چەند شەماڵەوە. مەهدی لە ڕەبیعەوە ئەم کاتت باش کاک مەدی. زۆر سپاس کاک مەدی جەنابەت لێ پێشمەرگەی؟ ئەرێ وەڵا بە پێشمەرگەم جەنابی سەرۆک سەرێدانی پێشمەرگەش دەکات دەرێ پێشمەرگە بوو بەحاشی پێشمەرگە نییە. باشە ڕاستە ئەوروکەنە ئەو دوی بە کی بە بێ معاشی دار دەکەێت بەس رومت ئەو قسە ببێ. کاک مەدی پەیامی تۆ چییە لەم جەژنەدا چۆن بەڕێت کرد ئەم سێ ڕۆژەی جەژن؟ وڵی جەژنەکەمان ئەگەر لە جەژنی نییە ئەمە لە ڕەبیعینە و لە چاومان لێ دوژمن خوب جوولێت لێ دەین. دۆخی ئێوە چۆن بوو لەم سێ ڕۆژەی جەژندا کاک مەدی؟ باز بڵا سەرێدانی جەپاکان بکەن کە ئایا وەکوت لە تەلەڤیزیۆن دەرێن ئەو هەڵو پێشمەرگەی کردی ئەوەندە ئیمکانێتە ئینای بزانە مەسئولەکان دەبنە بازاڕێش و ئەفرۆشنەوە هیچ ناکەتە دەستی پێشمەرگە هەموو دوور دەستەیە. بەڵێ ئەرێ وەڵڵا باوەڕ سپاس بۆ پەیوەندەکەت عەبدوڵڵا لە بناری کۆسرەتەوە ئەم کاتت باش. ئەم کاتە باش کاکشوان سپاس دەکەین کاک عەبدوڵڵا فەرموو. وڵی پێم وابێ ئەم جەژنە زۆر جیاوازی هەبوو لە جەژنەکانی دیکە. چی بوو جیاوازەکەی؟ جیاوازەکەی ئەوەیە ئێستا بانزی نییە نوچە نییە پارە نییە هیچ نییە کەس ناتوانێت یعنی ناتوانێت لە ماڵەوە دەچی تو ناتوانێت ئێستا لە ماڵەوە دەرچی بۆ شوێنە بکەی. وەڵی ئێمە بە تەمای سەفەر بوویمەوە ئێستا نەوەڵا نییە بانزی نییە. بەڵێ ئارە وەڵی تر دەستخۆشی پیرۆزوایی لە یەکەیەکەی کارمەندانی ئێناڕتەکەین. سپاس بەناوی هەمویانەوە کاک عەبدوڵڵا. ئەگەر قسەیەکت ما بێت کاتت ماوە کاک عەبدوڵڵا؟ نەوەڵی هیچ قسەیەکم نەماوە. بەڵێ سپاس نەپیرۆزەلامیانەکەین و واش. زۆر سپاس بۆ کاک عەبدوڵڵا لە بناری کۆسرەتەوە. کارزان لە کەڵەکچیەوە یاخود بارزان لە کەڵەکچیەوە ئەم کاتت باش کاک بارزان؟ ئەم کاتەی تۆ باشتر برای بەڕێزم پیرۆزکێ لە هەموو هەرمتان دەکەم بارزانم لە کەڵەکچیەوە. بەڵێ خۆشحاڵین فەرموو. هیوادارم هەر سەرکەوتوو بن و بەردەوامن لە کارەکانی خۆتان بەڕاستی سەرنجی ئێمەی بەڕاستیە سەرنجی ئێمەی هاوڵاتیتان ڕاکێشەوە بۆ خۆتان بەڕاستی کەنالێکی ڕاستەقینەیە کەنالێکە دوورە لە بەرپرسی حزبی و حکومی. من ئەوەندە ئەڵێم ئەم جەژنە بەلای منەوە ئەم جەژنە لەلایەکۆ جەحاندەم بوو لەلایەکۆش بەحەشت بوو. لەلایەکەوە ئەو بەحەشتەکەی ئەمە بوو کە ناوچەدابراوەکان بەڕاستی ئێستا لە ژێری دەستی پێشمەرگەکانی قارەمانی کوردانە بەڕاستی ئەمە جەژنێکی بوو بە دوو جەژن بۆ من لەلایەکۆش تۆسێک کێشەی موچەمان هەبوو بەڕاستی ئەمەش قورس بوو بۆ هاوڵاتی ئەمڕۆکە بەدەهانی کەس بەبێ موچە قەیرانێک کە دروست بۆ لارێنی کوردستانە بەڕاستی زۆر خەمگین بوون و چەند شەهیدێکمان داوە ئەمڕۆ لە ناوچەدابراوەکان بەڕاستی ئەمەش قورسە بۆ ئێمە بەس لەلایەک ترۆ زۆر بەپەرۆش و زۆر دڵخۆشم بەم جەژنە کە ناوچەدابراوەکان ئەمڕۆکە لە بن سێبەری هەرێمی کوردستان حکومەتی هەرێمی کوردستان دانا و هیوادارم سەرکەوتوو بن و برای بەڕێز بەردەوام بن لە کارەکانی خۆت. زۆر سپاس بۆ کاک بارزان لە کەڵەکچیەوە سپاس بۆ پەیوەندەکەت. ئاکۆ لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاگاکۆ. باش کاکشوان سپاس دەکەم کاگاکۆ فەرموو. وڵی کاگاکۆ من سەبارەت بەم جەژنە یعنی بەراورد بە جەژنەکانی ڕابردوو زۆری فەرقە. بەڵێ بۆ فەرقێکی چی ینی؟ وڵی فەرقەکەی ئەوەیە ئەم ساڵەکە بێمەعاشی بێموچەی وای کردووە لەم خەڵکە عین تاو هەراسەمان لێ بەرزۆر عین هەر نازانی جەژن چییە ئەگەر هەراش بڕوا ناکەم چارەسەر بێت چونکە تا ئێستا ئێمە دڵان بۆ خۆش وتمان حکومەت ئەگەر تەشکیل بێ بازارەکرێت و ئیشەکرێتەوە فەرمووە حکومەت تەشکیل کراوە هیچ یعنی لەو کاتێکە لە 2012 کە جەنابی قایمقام ئەمری خۆی گرۆ یەک کەسابە لە سلێمانیە نەماوە یەکیش لە سلێمانیە نەماوە. بەڵێ کاک ئاکۆ کاتت ماوە زۆر بە کورتی؟ وەڵایەتی داواکارم ئینشەڵا باشکە من حکومەتی خۆشەویستی سلێمانی پێ بنرێرە و موچە لە کاتی خۆیان بدرێت ئینشەڵا ئەم قەیرانە چارەسەرەکرێت. بەڵێ سپاس بۆ کاک ئاکۆ لە سلێمانیەوە. ئاکۆ لە ڕانیەوە ئەم کاتت باش. کاتەیەواش زۆر سپاس فەرموو کاک ئاکۆ. جژنە پیرۆز لە تەواوی کارمەندەکانی ئێناڕتێکم سپاس دەکەم ئێوەش پیرۆز بێ.
سەرکەوتوو بوون بەڕاستی وە قەناتێکن کە بۆ یەکەم جار لە کوردستانەوە سەربەخۆ دیوێرانە ڕووداوەکان ئەگوازنەوە هیوادارم هەروە بەردەوام بن سەرکەوتوو بوون زیاتر شتەکان بە خەڵک بگەێنن زانیاری زیاتر و دروستتر و تازگۆتر و تەندروستتر بە خەڵک بگەێنن بۆ ئەوەی خەڵک زیاتر ئاشنابێ بە کەناڵەکەی ئێوە و بۆیە ئێوە سەربەی لایەنەکەین و هەر سەربەخۆن و هیوادارم ئەو قەناتار ئەوە بەردەوام بێت و نەک دوای چەند ساڵێک کە سەر حیزەکەیت کە سەر لایەن حیزەکە نەکەر هەر بە ڕازگۆی بینێتەوە و قەناتێکی ئەهەلی بینیتەوە نەچە سەر هیچ حیزێک هەر ئەو داخوازیە. زۆر سپاس بۆ کاک ئاکۆ لە ڕانیوە سپاس بۆ قسەکانت. محەممەد لەگەڵماندایە لە هەولێرەوە ئەم کاتت باش کاک محەممەد. ئەم کاتت باش کاک شوان. سپاس دەکەیت فەرموو کاک محەممەد. جەژنتان پیرۆز بێت. زۆر سپاس لە ئێوەش پیرۆز بێت. وەڵی بەداخەوە بۆ ئەم یعنی ئەو جەژنە بەڕاستی لایەکی ناخۆش بوو لایەکی خۆش بوو. ئەمەش بەهۆی ئەوەی کە پێشمەرگەکانمان لە سەنگەردان کە دایکێک چاوەڕێی کوڕا پێشمەرگەیەکێتی نازانین ئایا پێشمەرگەکەی دەمێنێت نامێنێت بەداخەوە زۆر. بەڵێ هەروەها هیوای سەرکەوتن بۆ کەناڵەکەتانی زۆر سپاس دەکەین. سپاس بۆ کاک محەممەد لە هەولێرەوە. دەرباز لە هەولێرەوە ئەم کاتت باش کاک دەرباز. کاکە شوانەخوا مبارەکە بە قوربان. زۆر سپاس دەکەم جەژنتان پیرۆز بێ کاک دەرباز. دەستخۆشی تەورەکە دەکەم کاکە شوانە جوان. سپاس دەکەم کاک دەرباز. ئەم جەژنە بەلای تۆ چۆن بوو چۆن بەڕێت کرد لەگەڵ ئەوەی کە زۆرێک لەو پرس و بابەتانی کە ئێستا لە هەرێمی کوردستاندا ڕوودەدەن باز دەکرێت و باز دەکرێت لەوەی کە کاریگەری هەبووە لەسەر جەژن لای تۆ چۆن بوو کاک دەرباز؟ بەخوا کاکە شوان جێژان لەکنەمە تازیە ئەمە پێشمەرگەینەوە لەو جەلەولایەنە. بەڵێ ئێستا لە جەلەولاوە پەیوەندی دەکەی کاک دەرباز؟ بەڵێ بەڵێ. دۆخی ئێوە چۆن بوو لەم سێ ڕۆژەی جەژندا؟ بە خودای جێژن نییە لە لایمە شەڕە ئەوە کە جێژنە داواش دەکەن لە سەرۆ شێرین گوستاویست کە سەردانی پێشمەرگەی لەگا با شتێکمان بۆ سەرکە بۆ جێژنانی باشترا. زۆر سپاس. بەڵێ سپاس بۆ کاک دەرباز لە هەولێرەوە یاخود لە جەلولاوە خۆی دەڵێت. سەباح لە سۆرانەوە ئەم کاتت باش کاک سەباح. بەداخەوە دیارە پەیوەندەکەی پچراوە. عەلی لە سلێمانیەوە سڵاو دەبێ کاک عەلی. ئەلۆ ئەم کاتت باش کاک عەلی. کاک شوان لەم کاتێ جەناب باس و جەژنتان پیرۆز بێ و هیوادارم سەرکەوتوو بن لە هەموو کارەکانتانە و سەرکەوتویشن. سپاس دەکەین لە ئێوەش. من بە عەکسی خەڵکەوە من ئەڵێم مادام وڵاتەکەمان ناشایستە حەقەی خەڵکیان بەخۆیان بگرێ سوپاسی خوای گەورە بکات و هەمومان دوعا بکەین بۆ پێشمەرگانەی کە ئێمە و ئاشایستیان بۆ ئێمە لێرە کردووە و سوپاسی خوای گەورە بکەین و دوعای خێر بکەین هەمومان کە ڕەمەزانمان گردووە لەخوا پارەینەوە ئەمە زەمان لێ تێک نەچێت و دوعا بۆ پێشمەرگە بکەین منیشتاوا لە حکومەتی هەرێمەکەم لێرەوە پێشمەرگەی ئیمان نەکات و هەموو مانیێم بە بۆ من ئەگەر بەدەست من بێ هەموو 15 شەوێ معاشم تا بە پێشمەرگە هەموو 15 شەوێ معاشیان باتێ و ئەلو معاشە لە ئێمە ببرێم خۆم بچە خۆڕم معاشم وەرنەگردووە و زۆر دڵخۆشیشم بەوەی کە لێرە ئاشایستی وڵات پارێزراوە بەهۆی پێشمەرگەوە بەهۆی ئاشایستەوە بەهۆی چەکدارەوە بەهۆی ئەوانەوە کە هەن و دەستخۆشی جنابتانەکەم و هیوادارم خەڵک ئەوانە ڕەشبین نەبێت کە جۆژنیکە یعنی پارێکی نە بۆ جۆژنکە وای نییە بۆ شێوەیەکە شوێن ڕاستی هەموو خەڵک لەخوا بەزیابێ ڕاستەکەم و کوڕێ بەس بۆ شێوەنێ. سپاس بۆ کاک عەلی. هەردی لە چەند شەماڵەوە ئەم کاتت باش کاک هەردی. ئەم کاتت باش کاک شوان. سپاس دەکەین فەرموو کاک هەردی. پیرۆزبایی جەژنی ڕەمەزان لەسەر کارمەندەکانی هێناڕخی یەکەم. زۆر سپاس لە ئێوەش پیرۆز بێ کاک هەردی. سپاس بەناوی هەموویانەوە. وەڵامی کاک شوان بە بۆنەی ئەم جۆژنەوە بەڕاستی جۆژنێکی زۆر سادستر بوو بەهۆی ئەوەی کە پێشمەرگەکانمان لەبەرەی شەڕان و لێیانەش بێمەعاشی لەسەر زۆربەی بڵێن کارمەند و وەزارەتەکان معاشیان وەرنەگردووە. بەڵێ
اینجا هیوادارم حکوومەتی هەرێم ئەم شتە چارەسەرکە بۆ جەژنەکانی ڕابردوو شت وا دیوارە نەبێتەوە بەڕاستی خەڵک لەمەزێکی زۆر خراپایە لەم کاتەیە بەڵێ دەستخۆشی تا لێکەم و یوای سەرکەوتتان بۆ خواازم بەڵێ سپاس بۆ کاک هەردی لە دهۆکەوە بەشداربوویەکی تر لەگەڵماندا لە دهۆکەوە نیهاد لە دهۆکەوە ئەم کاتت باش کاک نیهاد ئەم کات دێوە سۆنی باشی برا زۆر سپاس فەرموو کاک نیهاد طبعا سەبارەت بە تۆر جەژنی هەموو ئێوە کەنانەکانی هێنات بەڵێ هەموو کارەکانی بەڵێ طبعا سەبارەت بە زۆڵا ئەو جەژنە زۆر سادە لەبەر ئەوەی ئێمە ئێستا جەژن دەکەی هەندێک برا پێشمەرگەکان لە بەرەکانی جەنگ دیفاع لە خاکی کوردستانەکەن تەنها ئەوە هۆکار بوو وەک خۆتەڵی سارد بوو کاک نیهات بەڵێ براکەم جەژنی هەموو کوردستان پیرۆز دەکەم جەژنی ئێوە و زۆر سپاس براکەم سپاس بۆ کاک نیهات لە دهۆکەوە سپاس بۆ بەشداریکردنت لە فەیسبوکەوە سەفین خەدر نووسێتی لەم جەژنەدا زۆربەی هاوڵاتیانی کوردستان بە دڵتەنگیەوە جەژنیان بەڕێ کرد قەیرانی بێموچەیی بۆ هۆی ئەوەی کە جەژن لە زۆربەی ناوچەکان بە شێوەیەکی زۆر سارد و سەر بەڕێوە بچێت لە لایەکی ترەوە کە پێشمەرگە لە بەرەکانی جەنگدا دژی داگیرکەران دەجەنگن بەڵام موچەیان پێ نادەن ماڵ و منداڵیان نەیانتوانیوە جەژنێکی خۆش بەڕێ بکەن ئاکار سلێمانی هەر لە فەیسبوک و نووسێتی لە سایی سەری ئەم حکوومەتە هەر بە خەم و خەفەت و لەم لاوە وەک گەنجێکی بێ ئیشوکار دیارە ئەم تێبینی نووسیوە کە بە ناوی ئاکار سلێمانیەوە لە فەیسبوک بەڵێ دەرە پەیوەندێکی تر لەگەڵماندایە فەقیە لە هەولێرەوە ئەم کاتت باش ئەم کاتت باش هەردوو چاو زۆر سپاس دەکەین کاک فەقیە جێژنە پیرۆز بێ سپاس دەکەین لە ئێوەش پیرۆز بێ قوربی سەلامەت بێ بەڵێ قوربان ئێمە هەر هەمومان لە خۆمانە پاڕینەوە شتاق بە پێشمەرگە ناپاڕینەوە چونکی ئێمە الحەمدوللا وەڵای وەزەقمان باشە وەربەی تەقاعودە و مەعاشی هەیە و ئێستا پێشمەرگەمان وێرانە بەس پێشمەرگە بەڵێ وایە ئێستا ئەمە ئەگەر بۆ ئاسای کەرەمێ خۆی ئەو پێشمەرگەی نەبی ئەمە ئەو زەرامەی نالێرە ئەوا بکەین و ئەو بەزم و ڕەزمە ئەو قسە و قسەرۆکەی بکەین یەک تەکلیفش شتێکم دەرگم فەرموو بەڵێ ئەو قسەی کە هەیە قسەی دەرێتە سەرۆکەکان بە تایبەتی درانی مەسعود بارزانی و کاک نەوشیروان و فلان هەقوێ مەجالی ئەو نەوعە دەرامە مەجال نادین بەڵێ مەجال نادین کاک فەقێ سپاس بۆ پەیوەندەکەت شێرزاد لە هەولێرەوە ئەم کاتت باش کاک شێرزاد کاتێک تۆش باش جێژنە پیرۆزەتانی دەکەم زۆر سپاس دەکەین لە ئێوەش پیرۆز بێ فەرموو پیرۆزەیە لە خەڵکی کوردستان هەموو کوردستان دەکەم جێ بەڵێ کاکە دەربارەی بارودۆخی کوردستان و بەنسبەت پێشمەرگەی ئێمە ناکرێتن هەرکەچی پیرۆز دەسە شانی هەمومانە بەڕاستی لەو کارکوساتا خەڵک گلەی بکە خەلگەوەی بکە باشە تەماشای خۆفرۆشانەکەن کە لە خارجی عێراقاتونە لێرە خۆ بە کوشتن دەدەن باشە گەر ئێمە هەر هەموو سەنگەرەکان چۆل بکەین ئەدی چێ بەرگری لە کوردستان بکات باشە گەر ئێمە تعاملی ئەمڕۆ ئایا ئەگەر مانگێک بێ ئەگەر ساڵێک بێ ئەگەر دوو ساڵێ ناگەینە ئامانجەکان ئەگەر ئێمە تعاملی گەرما و سەرما و مەسەلەی مادی بینی نەگۆڕ ئەگەر تعاملی هەموو شتەی نەکەین ئێمە ناگەینە ئامانجەکانی خۆمان بە قوربان ناکرێکا کە جان ئێمە سەنگەرەکان چۆل بکەین بەڵێ دووبارە دەستخۆشیتانێ دەکەم دوای سەرکەوتن بۆ کوردستانێکی ئازاد و ئاسوودە دەکەم بە قوربان سپاس بۆ کاک شێرزاد ئومێد لە ڕانیەوە ئەم کاتت باش کاگومێت ئەم کاتەیەوە باش زۆر سپاس دەکەین فەرموو کاگومێت باسەکەم سەلامی وەڵا بەنسبەت جەژنە پیرۆزانەی خۆم ئاراستەی هەموو کوردەشی موسڵمان دەکەم سپاس کەناڵەکەتان دەکەم سپاسی بەرنامە دەکەم کە دەستخۆشتان لێ دەکەم زۆر سپاس کاگومێت سپاس دەکەم سەلامی وەڵا بۆ قەزەی بورجە و موسەوانە ڕاستە کەوەرەکە لەسەرەوە نیە بەڵام بە هیوادارم ئەو وەزیری سامانە سروشتێکان ڕۆژێک لە ڕۆژان مقابلە بکرێ و لە ڕووی دادگاوە قسە بکە بزانین ئەو پارە بۆ کوێ دەڕوا بۆ کوێ ناڕوا سپاسی هێزەکانی پێشمەرگەش دەکەم لە هەموو
هینەکانی بەرەی جەنگ. بەڵێ سپاس بۆ کاگومێت لە ڕانیەوە. عوسمان لە قەڵاتزێوە. ئەم کاتت باش کاک عوسمان. سپاس دەکەم بەڕێز دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم. سپاس دەکەین زۆر سپاس کاک عوسمان فەرموو. بەڕێز سپاس دەکەم. بەڵێ کاگا هەڵ دەکەم ئەم دەربارەی پێشمەرگەی قسە بکەم ئەگەر ڕێگام پێ بدەیت. فەرموو کاک عوسمان. نیازشم نییە هیچ قسەی غەڵەت بکەم و بەس قسەی حەق دەڵێم ڕاستی لەبەرەوەی بۆ خۆم لە دەوام بووم و لە داوامیش بووم و دوسێ پۆختە لەسەرەکە دەچم. فەرموو کاک عوسمان بەڵێ. سپاست دەکەم بەڕێزی. کاگا پێشمەرگە حاڵی زۆر شڕە لەوێ تەقەمەنی هیچ کەسێک لە هیچ لایەنێک یارمەتیمان نادێت. ئێمە لەبەری جەنگی لەوێ هەر شتێکی تری تەقێنین دەبێت هاتینەوە لە دەوام لەسەر بیخۆین. گوێلێ بەڕێزم. بەڵێ کاک عوسمان. معاشمان نییە ئێستا لە ماڵێ هیچ کەسێک ماڵێ ڕاستیە ێژانێکی وامان نەکردووە ئەگەر بڵێین شانی وێ ڕاستی بکەین. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت باییز لە سەنگەسەرەوە ئەم کاتت باش. ئەلۆ سڵاو دێبێ بەڵێ کاک بایز گوێمان لێتە زۆر سپاس دەکەم. سپاس فەرموو کاک بایز بەڵێ قسە بکە. بەڵێ دەژنە ڤیدۆ پیرۆز بێنەوە لە ئێوە زۆر سپاس لە تۆش پیرۆز بەنامەتان دەکەم. بەڵێ فەرموو سپاس دەکەین فەرموو بەڵێ. دیارە لەکن ئێمە شوە ئەمە جێژدەن وڵی چاک باک نەکرد بەرەوەی زیانێکی ناخۆشە بوو خەڵک معاشی نەبووە خەڵک ناوزەرانە خەڵک کوڕ شەهید بووە لەبەری شەڕەوە کە لەبەر ئەوەی هیچ ژیانێکی خۆشمان نەبووە. بەڵام داواکارم کە لە مەسئولەکان دڵسۆزەکان برادەکان هەمویان بە خۆدا بچنەوە و ئەو خەڵکە فەقیرەی بژێنەوە ئەو نەوتوو ئەو هەموو شتەکە دەڕوات بە ولاولاندا هیوادارم کە سەرکەوتوانە بەڕێوە بەرن لەبەر ئەوەی خەڵک ناکزورە خەڵک بێمحاشە خەڵک فەقیرە داواکارم کە بە هەموو شێوان ئەی پەیوەندە بگێنە مەسئول گەورەکان سامان سروشتی بگێنە مەسئولە گەورەکان سپاس سیاسی بەرەتان دەکەم دەستخۆشی بەنەوەتان دەکەم. زۆر سپاس بۆ بەژاریکردنی کاک باییز لە سەنگەسەرەوە. ئەحمەد لە هەولێرەوە لەگەڵماندایە ئەم کاتت باش کاک ئەحمەد. سلام علیکم. عەلەیکم ئەسەلام فەرموو کاک ئەحمەد بەڵێ. کاک چۆن قرارە ئەوڕۆ ساعت 7:30 ئێوە بەرنامەیەک تەخیص بکەن کە ئەو دوو بەرادەرە مناقەشەکەن یەکێکە یەک پارتیە من پێم وایە نە ئەوانە نە ئێوە خزمەتی ملت ناکەن ئەوە زەرەر بۆ ملت ئەوەی شەی نەکەن ئەوەی پەخش نەکەن ئەوە مناقەشە بکەن ئەوە بێت نازانم فلان کەس خراپە و نازانم چیەشی ئەو من پێم وایە خزمەتی ملت ناکەن. کاک ئەحمەد با لەسەر تەوەرەکە قسە بکەین لەسەر ئەم سێ ڕۆژەی جەژن و چۆنێتی بەڕێکردنی و پێت وایە تا چەند ئەو قەیرانانەی کە هەند کاریگەری هەبوو لەسەری فەرموو. برای بەرێزم دەستیت لەبەرە و دەستم زۆر خۆشە بەڵام بەداخەوە تاخمە پێشمەرگەیەک شەهید بوون تەمانەوە ئەوە جێداخە ئێمە زۆر نیگەران بین ئەو جێژنە خۆش نەبوو لەبەرەوەی هیوادارم کە تاو بکەنە پێشمەرگە نەخەقە بێن موچە دواکەوت موچان زیاد کەن دواکەوتنی موچە دومانچەمان پێم وای هیچ نییە با خەڵک بەعسیەوت سپەی نەکرد هیوادارم کە ژیانی پێشمەرگە خۆش بکەن چاویان لێ ڕێژیان لێ بگرن. بەڵێ سپاس بۆ کاک ئەحمەد لە هەولێرەوە. نەوزاد لەگەڵماندایە ئەم کاتت باش کاک نەوزاد. کاشوانم کاتەی خۆتیش بازرنی وەک درۆست بێ زۆر سپاس نەوزاد لە ئێوەش پیرۆز بێ فەرموو. جا ئێمە ئەم جەژنە ئەوەی ئەم پارە نەبوو دوایتە بەزیێ شاتەبانی ئەمە هەر جەژنەی پێناڵێن دوایش من پارێکە لە هەڵبژانەکەی کوردستان دێژن قوربان بوو سێ ڕۆژی مای بۆ جەژن ڕاتممان سەنایە بجاوعددا مناڵەکان ئەو ڕاتە بدەمە مناڵەکان شتی پێ بکەن سێ ڕۆژی مای بۆ جەژن خوبان ڕاتەکەمیان بڕی و تێنچوو وەیتە چاودێر بکە لە هەولێر بۆ گۆڕان دانی گۆڕانەوە من ئەو جەژنەکەمیش دێتێستون جەژن قوربان بێت گەر لەم جەژنەیشا داوعدم بە مناڵەکان دا بۆ ئەو ڕاتە بدەم مناڵەکان شتی پێ بکەن جا ئەمە دەوڵەت کوردی دروستەکان ڕاتەکەیان بڕێوازان بۆ دەوڵەتەکەیان لەبەرەوە دەوڵەت دروستەکە پێویستە بە پارەیە جەژن بەس بۆ دزەکانە بۆ زیاتر من بۆ ملەتی کورد. سپاس بۆ کاک نەوزاد لە کەرکووکەوە. ئەحمەد لەگەڵماندایە ئەم کاتت باش کاک ئەحمەد. باش
باشی دیانە زۆر سپاس فەرموو کاک ئەحمەد جەژنت پیرۆز بی زۆر سوپاس دەکەم لەگە کەناڵیان ئارتی زۆر سپاس دەکەین لە تۆش پیرۆز بێ کاکە من دەمەوێت لەسەر ئەو 70 ملیۆن دلاری کە پێش ئێستا جەنابی جەباری ئاوەر گوتە دیاری ئەدەین بە پێشمەرگە ئایا ئەو 70 ملیۆن دلارە بۆ چێ ڕۆشت من داوا دەکەم کە وەکی پێشمەرگەیەک بزانێت ئەو 70 ملیۆن دلارە بۆ چێ ڕۆشتیە هەر دەڵێن پێشمەرگە کاکە پێشمەرگە بە قورعان بێزار بووە لە نقطەکان ورا نه کارەبا نه ئەوی تەزیە نه بەفرە نه یعنی بێزار بووینە بە قورعان من داوا دەکەم لە بەڕێی کەناڵی ئێوەوە ئەوانە بە چاوەکی ڕاستەقینە تەمەشای پێشمەرگە بکەن پێشمەرگە ئێستا سنووری خەرێب لە شنگار هەتا جەلالات ئاراستووە بە قسە نەبی بەڵێ سپاس بۆ کاک ئەحمەد لە هەولێرەوە بەڕێزان وشانێک و بەردەوامی لەگەڵتان دووبارە سڵاوتانە بێ بەڕێزان ئەمڕۆ لەسەر جەژن قسە دەکەین و لەسەر چۆنێتی بەڕێکردنی ئەم سێ ڕۆژەی جەژندا ئاوارە شوانی لە فەیسبوکەوە نووسێتی ئەم جژنە پێم وایە جەژن نەبوو چونکە ئێمەی پێشمەرگە تەنانەت پێشمەرگە هەبوو منداڵەکەشی جێنەهێشتووە ئەوانەش جەژنیان نەکردووە بۆیە دەبێت حکوومەت ئەم کارە لە بەرچاو بگرێ ئاشتی لە فەیسبوکەوە نووسێتی لەوەتی من بیرم بێت ناخۆشترین جەژن بووە تا ئێستا بەڕای من هۆکارەکەی بێموچەیی و دۆخی ئەمنیە من لێرەوە داوایەک لە بەڕێستان دەکەم بەرنامەی کتابەدانێ لەسەر بەناوکردنی تاپۆی ئەرز و خانوو بە ناوی پەنابەرە عەرەبەکانەوە ئێمە خانوو نەماوە بەکرێی بگرین جەنابی بارێزگاریش دەڵێت ئاساییە ئەرز و خانوویان بەناوە بکرێ بەڕای من ئەمە تعریبکردنە بە تایبەتی لە هەولێر شوشە لە ڕانیەوە لەگەڵماندایە ئەم کاتت باش شوشە خان ئەم کاتت باش زۆر سپاس دەکەین فەرموو خوشی بەرنامەکەتان لێ دەکەم سپاس دەکەین شوشە خان بەڕێزم ئەگەر ئەوڕۆ ینی گەر مەسعود بارزانی سەردانی پێشمەرگەکانی دەکرد نەدەبوو هەر ئا بە قسە شیرنەکانی بچێت و تاو قسەیان بۆ بکات دەبوو هەرێکە و ملیێنێک شتێک پارەیەکیان بۆ بەرێت ئەگەر مەسعود بارزانی ئەو ئازادەی دراوەتە یاخود ئاوا کەوتۆتە سەر کورسی دەسەڵات ئەوە هەمووی لە ڕاپەڕینی ڕانیەوە هەمووی خوێنی شەهیدەکانە هەمووی لە برا پێشمەرگەکانەوە هیچی بەدەست و شان و باز و خۆی نییە بەڵێ سەبارەت بە جەشن چ قسەیەکت هەیە شوشە خان سپاس بۆ پەیوەندەکەت جەزا لە سلێمانیەوە ئەم کاتە باش هەموو کاتێکت کاک جەزا باشی قوربان زۆر سپاس دەکەین فەرموو وەڵای سەبارەت بە تەوەرەکە بەڵێ من وەکو پێشمەرگەیەکی برینار کە لەو جەبهەیە برینار بووم بەڕاستی ئیمالیەکەیە لەلایەن هەموو بەرپرسەکانی جەبهەکانەوە تەنانەت ئێستا تا من ئێستا تا ئێستا مەسئولەکانیشم لیان نەفرچیوم لەو جەبهە تا ئێستا چەند 12 ڕۆژ لە خەستەخانە بووم تا ئێستا یەکێ ناتەوە من بەسەر کاتەوە لەو بەرپرسانم پەیوەندیەکیان بیوە نەکردوم کاک جەزا تێچووی چارەسەرکردنەکەت لەسەر خۆت بوو یان لەسەر کێ بوو ئێستا من لەسەر خەستەخانەی شۆڕە چارەسەرکرا بەڵام تا ئێستا پاسەم تیا ماوە شتم تیا ماوە یعنی ئێستا حالێن نەماڵە بەوەی جێژمە دەرچوو هاتوومەتە دەرەوە يعني يسبوا يا من جناب ذكر حزقهم يروا بربرتانا كان لي يعني حالي بدين دار كان من اعلان شتيكي كيلو لانه الليل سوى شتيكي كيلو من ذا او حالي يوم كمان يسب كاش مريجي بدين هذا مالك ممكن سپاس بۆ کاک جەزا لە سلێمانیەوە لە دوکانەوە پەیوەندی کتە لەگەڵماندایە بەڵە دیارە ئەو پەیوەندیە داخراوەتەوە عەلی لە کەرکووکەوە سڵاو دەبێ کاک عەلی کاکشوان زۆر سپاس فەرموو کاک عەلی چاوەکەمی زۆر سواز جژنە پیرۆزە لە جەنابەت و لە تەواوی خەڵکی کوردستان و لە کارماندان NRT و لە هێزی پێشمەرگەی کوردستان لە ڕاستیە ئەوەی کە پێشمەرگەی کوردستان ئێستاکا لە ناوچەکانی دابراوەکانیان دەرەوەی هەرێمی کوردستان با بڵێن گیانبازیەکی گەورەیە و ئینسانە بێ شانازی بەمانەوە بکاوە من پێشم سەیرە خەڵکی دەوڵەمەند و سەرمایهداری ئێمە دانیشتون لە ماڵەوە و خەڵک لێرە گیانبازی و خوێن پیداکە
ئەوان بێ ئەمەکانە دانیشتون و جەژن دەکەن و من لە ڕاستیە خۆم بۆ خۆم جەژن لە ماڵەوە نەبووم بەڵام زۆر ئاسایی لام بووە پێشمەرگەکانی ئێمە ئەوەندە بێمنەتانە بوون لە جەژنکەوەیان دەزانی بۆ خۆیان لە ماڵەوەن لە ڕاستیە پێم سیر بوو خەڵکی کوردستان هەرچەند لە لەینەکان تێبینیم کرد کە خەڵک نامرتاح بوو لە بڕی هێزی پێشمەرگە لە ناڕەحەتی هەیە بەڵام لە ڕاستیە ئەوە بۆ سەرمایەدارەکان گرنگە کە بتوان ناوکاری دەستگرۆیی و ئیمکانێت هەرلانی کەم خواردنێک بۆ پێویست بنێرن بۆ ناڵماڵە. سپاس بۆ کاک عەلی لە کەرکووکەوە لە خۆشی دابی. ئارام لە ڕانیەوە ئەم کاتت باش کاک ئارام. زۆر سپاس. وەڵی من داواکاریەکەم هەیە وەکو پێشمەرگەیەکی. بەڵێ فەرموو کاک ئارام. وەڵی داواکاریم ئەوەیە لە حکوومەت هێرێم لە سلفەی حەقاری ئەوەی کە خانووی کردووە پێشمەرگە لە سلفەی حەقاری خۆش بێ ئی پێشمەرگەی. بەڵێ. ئەگە بیکەنە بەرنامەوە یان باسکردنێک شتێک بێ زۆر مەمنونین. بەڵێ. زۆر سپاس. سپاس بۆ کاک ئارام لە ڕانیەوە. ئامەد لە هەولێرەوە ئەم کاتت باش کاک ئامەد. کاتە زۆر دەکەم باشی. سپاس دەکەین کاک ئامەد فەرموو. ئامەد نا. بەڵێ من وتم ئامەد بەڵێ. باشە ئامەد کاک ئەحمەد ببوورە فەرموو کاک ئەحمەد. حياتي جزت لي طارق كان بداياتي كم سپاس دەکەین لە تۆش پیرۆز بێ کاک ئەحمەد. جزت لي سرك ئاپۆیەکەم. بەڵێ. بەڕاستی ئەو جێژنەیە یعنی هیچ جێژنەشانە بڕواکە ئەم گەنجەکەم بچی 6 ساڵم فلوسەکەمە بەشیدانیە تێرەگای کرێچیوە. بەڵێ. ئێستا ئەو خانە کۆلەمان دەچوە داجوو دەفتەی دەکات تا دەچێنایە. باشە فەقی دوو دەفتەی دەچێ وەگەم فەقی دوو دەفتەی بکەی فەقیرە. بەس بۆ مەسئولەکانە. تێرەگەی؟ بەڵێ کاک ئەحمەد. جا بە مەحافزێ بە خۆدا بستەوە. بەڵێ. زۆر سپاس دەکەم. سپاس بۆ کاک ئەحمەد لە هەولێرەوە. عومەر لە کفریەوە ئەم کاتت باش کاک عومەر. کاک عومەر ئەگەر گوێت لێمانە ئەم کاتت باش. باش ئەم کاتە حیاتی باش کاک شەوان. زۆر سپاس دەکەین فەرموو کاک عومەر. کاک شەوان شێوازی ئەم جاهیلەوە ئێمە دەکەین طبعا قانونی نییە. خۆپەیەکیان هەیە نە بەرنامەیەکیان هەیە هەر کەسە و لێدوانێکەدا ئەم هێزانە کە خەرەوە بوونە با هێزی هەموو کوردستان بێ وەنیە دوایەوە ئەم هێزانە دێ بگۆڕدرێن نابێ منەوە دەیانبین هەر ئەو شکڵانە وا لە جەبهەن ئەمانە ئەبێ بیان گۆڕن ئەبێ لیوای کەم بچێتە جێیان ئەبێ ئەو لیوای بێتەوە بۆ خەلفی ئیعادەی تەنزیم بکەن یعنی نازانم برادران چۆن یعنی ئەم مەسئول بەڵبەند و مەسئولقانە بۆ نابن بۆ هیچکە نابن بۆ کوڕی ئەوان نابن بەزام خەڵکە چۆن دیفاعەکە خاچی کوردستان پیرۆزە بەڵام نازانم چۆن ئەوان ناگۆڕدرێن یعنی بیان گۆڕن کابرا 500 زاوایەگەر خۆ کوفری نەکرد. بەڵێ سپاس بۆ کاک عومەر لە کفریەوە پەیوەندیەکتر لەگەڵماندایە. چنار لە دوکانەوە. ئەم کاتتان باش. زۆر سپاس دەکەین چنار خان. زۆر سپاس جێژنی ڕەمەزانت پیرۆز بێت. زۆر سپاس لە تۆش پیرۆز بێت. سپاسی بەڕێزت دەکەم پێ خۆشحاڵم کە توانیم بەشداری بکەم لە بەرنامەکەدا. سپاس دەکەین ئێمەش خۆشحاڵین. سپاسی دەکەم بەڕاستی بەرنامەکەت بەرنامەیەکی جوانە. سپاس دەکەم چنار. من خۆم وەکو خاتونێک لەسەر جێژنی ڕەمەزان کە قسەکەم بە حەقەت ئەم جێژنە جێژنێکی زۆر وشک بوو. ئەکرێ بڵم مسلمانان دڵیان زۆر سار بوو یعنی نا ئەتوانی جێژن بە گەرمی بەڕێ بکەن ئەوەش بە هۆکاری نەبوونی مادی بوو مادی و معنەیەمان زۆر کەم بوو. ئەوی دەگەڕێتەوە بۆ ئەوە کە ئێمە بەردەوام لە کەرکووکەوە نەوت بەڕێکەین بە دەرەوە بەڵام مادیمان کەمە. ئەمە لەوێ بخۆمانەوە توزێەوە دەستمان باش بێ بەڵام لەوەی کەسانی هەبێ ئیمکانیتی ئەویان نەبێ ئەبێ ئەمە سەری خوار خۆمانەوەکەی بەڕاستی خەڵکی فەقیر زۆرە. اینجا بۆیە من لێرە لە ڕێگەی کەناڵەکەتاندراوم لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە ئەو موچانەی کە ئەیدەن بۆ کەسانەی کە دەوامیان هەیە لە هەر دایرەیەکن لە هەر شوێنەکەن هیوادارم بە شێوەیەکی پێشکەوتوانە موچەکەیاندا بەشکەن چونکە بەڕاستی من خۆم یەکێکم داوانە کە برایەکم ئێستاوە لە شەڕە بۆی ئەم شەڕەوەی کە پێیا بووە بەڕاستی بۆی هەیە تووشی ڕووبەڕووی چەندە حاڵەتی خراپ بێتەوانێ بەڵام هەتا ئێستا حکوومەت کۆمەڵە مەحاشی دوا خستەوە بەڕاستی دەوێ مەحاشی مانگ 5 و 4
وەرنەگرت بێ يعني من حەزەکەم بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان حاشەکەی بە شێوەیەکی باش جێبەجێ بکە زۆر ماڵیشم پێشت بێ بەڕاستی جێژن لە ماڵەکانە شتێک نەبوو بیخۆن شتێک نەبووە کە درستی بکەن یان جوبەتێ نەبوو بیکەنەبەری ئەو کارەکەی ئەو بۆ کە هیچ زمادیەکەن بەڵێ سپاس بۆ شنەرخان لە دوکانەوە هێمن لە ڕانیەوە ئەم کاتت باش کاگێ من کاکە ئەم کاتت باش سپاس دەکەین هەموو کاتێکت فەرموو کاگێ من کاکە ژیان یەک پێشنیازم هەیە بۆ وەزارەتی دارایی بەڵێ وەزارەتی دارایی مانگی 5 ئاگداری خەڵکی کردکەوە موچەی مانگی 6 ئامادەیە بەڵێ کە تەماشاکە ئێستا و ڕۆماگی هەستا من مەعاشم وەرنەگرتەوە پۆلیسم لە ڕانیە بەڕاستی ینی بژێوی ژیان زۆر قورسە خەڵک ناتوانێت بۆ جێژنە ینی کەلوپەلی جێژن دابین کە باقەت گلەیەکە لەوەیدا هێندە کەس دەبینین خۆی کردوتە وتەبێژی وەزارەتی دارایی کە لە هەمە کاتدا ئەندام پەرلەمانە دەمێک دەڵێ بەڵێ معاش حاصلە و دەمێک دەڵێ معاش حاصل نییە ئایا وەزارەتی دارایی وتەبێژی نییە بۆ خۆی جواب داتەوە بڵێ بەڵێ معاشمان هەیە یان معاش حاصل نییە مەقولی ئەندام پەرلەمانێک ببێتە وتەبێژی وەزارەتی دارایی کە لە هەمە کاتدا ئەندام پەرلەمانە باقەت گلەیەکەمان لەوەیدا ئەگەر وەزارەتی دارایی موچەی ئامادە نییە با بڵێ موچە ئامادە نیە و تاخیر دەبێ بەس لە هەمان کاتدا نەڵێ وەڵی موچە ئازرا مانگی ئەوە مانگی سپاس بۆ کاگێ من محەممەد لە زرارەتیەوە ئەم کاتت باش کاک محەممەد ئەو کاتای بەڕێستان باش زۆر سپاس دەکەین فەرموو کاک محەممەد جۆژنە پیرۆدوەلە بەڕێست و سەردەم کارمەندانی تەلەفزۆنەکەتانەکەی زۆر سپاس لە تۆش پیرۆز بێ کاک محەممەد بەڵێ ئێمە وەکو فەرماندەی هێزی پشتیوانیەک بەواتە کورتەکەی تۆپخانە بەڵێ من ڕاخنا لەو خوشکە بەڕێزێکە چەند دقیقەیەک پێش ئێستا پەیوەندی بە بەڕێستان گرتم کە لە ڕانیە بوو من پرسیاری لێ یەکەم ئایا تەنیا خەڵکی ڕانیە کوردن ئەو بۆ نەیگوت 5,000 کەس لە هەڵەبجە ئەنفاڵ کرا 8,000 بازدانی بێسەر و شوێن کرا کاکە گیان با پێت بڵێم هەموو سەروەتی دنیا قابلی ماری بارزانە تێگەیشتی یەکەمین جار خوای گەورە دووەمین جار ئەگەر ماری بارزان نەبێ ئێمە ناتوانین بژین بەڵێ کاک محەممەد سەبارەت بە تەوەرەکە تایبەت بە جەژن چ قسەیەکت هەیە بەڵێ جەژن زۆر خۆشم بەڕێ کرد ئەلحەمدولیلا من وەکو پێشمەرگە موچەی مانگی 6م وەرگرتووە و هیچ کێش بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت لە فەیسبوکەوە هەردی ئەیوب نووسوێتی کوا جەژن ماوە تا دێت ساڵ بە ساڵ پەیوەندی کۆمەڵایەتی لاواز دەبێت و ئەم ساڵ زۆر جیاوازتر لە ساڵان بەو هۆی کە ئەویش چوونی برا پێشمەرگەکانمانە بۆ سنوورەکان بارزان عمەر نووسێتی ئەم جەژنە وام دەزانی لە بەغدام بیری 50 ساڵ پێش ئێستای شاری کەرکووکم دەکردەوە چۆن کەرکووک تعریب کراوە پاش 2 ساڵی تر دەبێت ڕاپرسی بکرێت ئایا سلێمانی و هەولێر کوردستانە یان بەشێکە لە نیشتیمانی عەرەبی نەرمین لە کفریەوە لەگەڵماندایە ئەم کاتت باش هەموو کاتێکت خۆتی بەرنامەکەتان یەکەم سپاس دەکەین نەرمین خان فەرموو دیخوا سەلامت دیخوا وەڵی تر بەردە هینەم جەژنەوە زۆر سپاس و هینەم پێشمەرگە برا پێشمەرگەی ناکەین و هەن لە بەرسەڕاو بەڵێ خوا پایەداریان کاو ئەوانە بۆنەیە بۆ سێنگە ناتە بەرگولەوە وەڵی تر تاکە گیان بەڵێ زۆر سپاس بۆ نەرمین خان لە کفریەوە محەممەد نسیب نووسێتی جەژن بەس ناوەکەی جەژنە ڕۆژانی ئاسایی زۆر بەلامەوە خۆشترە لەم جەژنە ئاسو عەدنان نووسێتی بڕوا بکە جەژن یەکێکە لە ڕۆژە خۆشەکان بەڵام میژدانم ڕێگەی پێنەدام بچم بۆ هیچ شوێنێک چونکە برا پێشمەرگەکانمان لە سەنگەرن دوا پەیوەندیمان سەربەست لە ئاکرێوەیە ئەم کاتت باش کاک سەربەست مەرحەبا زۆر سپاس دەکەین فەرموو کاک سەربەست چاوەنی باشی سپاس دەکەم کاک سەربەست سەیدا پێشمەرگێکی زێرە بۆری مەسەیدا بەڵێ فەرموو سەیدا پرسیارە سەبارەتە بەرەدەری بەحثی پۆرەی کرێ بەحثی وەزارەتێک گرەی بەڵێ سەیدا مەسەلە پۆرەی سەیدا چ قوسیرینە سەیدا مەسەلە ئەم چینە شەنگۆرێ داومی پۆرەی دەنەمە ئارزۆق ئەمە تشت سەیدا چ قوسیرینی نەوەڵڵا بەڵێ کاک سەربەست سەبارەت بە جەژن کاک سەربەست چ قسەیەکت هەیە لەبارەی جەژنەوە فەرموو خودی سەیدا جەژن دەژێرە بێ سەبری سەیدا بەڵێ یعنی بێژێر چ عیب نەبوونە
لك ما هو كريتش عيد نبون بله يعني اوكي بو تجارين يعني كان شو عيد كيم بو يعني انا فرجت هاي بعد ما تبردو برد ابو واحد فوريك سيدو فوريك قصرين سيدو ام جو حيوان مدينه ذات كوجن سيدو كوات ممثلا بله سپاس بۆ کاکسەر بەس لە ئەکرێەوە بەڕێزان هەر لە خۆشی دابن